بەناوی خوا لەم لێکچەرەیە باس لە ئۆبجێکتەکەین. ئۆبجێکت شتێکی تانجبڵە. تانجبڵ یانی چی؟ یعنی شتێکە دەستی لێ ئەدرێت. باشە؟ ئەو ئۆبجێکت یانی شت. ئێستا ئەم وەرەقەیە شتێکە، ئەم فەرشە شتێکە. باشە؟ یعنی something that we can sense، یعنی توانین هەستی پێ بکەین، feel و بەماشەوە manipulate، یعنی دەستکاریکردن و ئەو شتانە. یعنی توانین دەستکاری پێی بیگۆڕی شتێکی لێ بکەی، وەرەقەی ئا بینیشتنی تۆ توزام. بەڵام لە سوفتوێر دڤلۆپمنتە چییە؟ not typically tangible، یعنی چۆنە هاوەکو هاردوور سوفتوێر کە پارخێنمان، یعنی تۆ دەستی لێ نایی، ئەوەکە کلاسی کار دروستەکەی تۆ دەستی لێ نایی، tangible نییە. but they are models of some things، یعنی مۆدێلی شتێکە. ئەو مۆدێلە واز لێبێن نەڕڵێ شتێکە، شتێکی ڤیرچوەڵیە کە چیەکە کە کۆمەڵێک شت ئەنجامەدا. that can do certain things، یعنی کۆمەڵێک شت، certain یعنی کۆمەڵێک شت ئەنجام ئەدات. باشە؟ and have certain things done to them، یعنی کۆمەڵێک شتیشیان هەیە، کۆمەڵێک سیفەتیان هەیە کە شتیان لەسەر ئەنجامەدرێ. یعنی چی شتیان لەسەر ئەنجامەدرێ؟ وەکو چی؟ وەکو ئەیج، تۆ توانی ومنە 18 بیتێ 20 بیتێ، مەبەستی ئەوەیە. ئەڵێ چی؟ ئەڵێ بە شێوەیەکی گشتی ئۆبجێکت بریتیە لە کۆمەڵێک داتا و بیهیڤێری پەیوەندیدار. بیهیڤێر یانی چی؟ یعنی ڕەفتار. بە ئینگلیزیە بیهیڤێر یعنی ڕەفتار. مەبەستی لە چی؟ مەبەستی لە میثۆدە. باشە؟ لەبەری میثۆد کردارێکە هەر پەیوەندی هەیە بە ڕەفتاری کلاسەکەەوە. باشە؟ داتاش ئەگەر بیزانن مەبەست لە ڤاریبڵەکانە، ئەوەی کە لەناو ئەو کلاسەیە تاعریفە کرێت. باشە؟ OOP چییە؟ یەکێکە لەو تەکنیکانی کە بەکار ئەهێنرێ بۆ مۆدێلکردنی سیستەمە ئاڵۆزەکان. مۆدێلکردن لایەن بەسی لە چیە؟ بەسی لە پوختەکردن و سادەکردن و شەرحکردن و ئیتر ئەو یەکرێتەوە وشەیە لەوێیە. مەبەستەوەیە لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ناساندنی دیسکرایبینگ لایەن بەسیەوەیە، یان شەرحکردنی با بڵێن ناساندن. لە ڕێی ناساندنی کۆمەڵێک ئۆبجێکتی پەیوەندیدار کە ئینتراکتیان هەیە بەیەکەوە، یعنی پەیوەندیان هەیە بەیەکەوە، بەرکەوتیان هەیە بەیەکەوە. لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ڤیا، یعنی لە ڕێی داتاکانیان و بیهیڤێرەکانیان. بیهیڤێر یعنی وەکوتم میثۆد. باشە؟ چکە بیهیڤێر یعنی ڕەفتار لە ئینگلیزیە. ڕەفتاریش بەچی ئەکرێ؟ بە کردارەکرێ. باشە؟ دەشبیه کرا بۆ. ئەڵێ جیازی چیە لە نێوان ئۆبجێکت و کلاس؟ کلاس دیسکرایبی ئۆبجێکتەکە، یعنی کلاس ئۆبجێکت شەرحەکە. باشە؟ they are like blueprints for creating an object. blueprint بە کورتیەکەی بەمانای هینیە، ئەها چۆنڵێ نەخشە، ئەها لە ئەندازیار کە نەخشەیەک دروستەکە بۆ یەکێک بۆ دروستکردنی خانوویەک، ئەوە پێوترێ blueprint لە ئینگلیزیە. باشە؟ یان نەخشەی دروستکردنی سیارەیەک بۆ نمونە. ئەوە لێرەیە لە ئۆپیا کلاس بۆ ئەوەیە. کلاس بەمانای blueprintیە بۆ دروستکردنی ئۆبجێکتێک. باشە؟ کە لە لێکچەرەکەی تری شاتەوان بە جوانتر ڕوونیەکاتەوە، نمونەی جوانی تێیە. ئەڵێ چی؟ ئەڵێ لە هەمان بلوپرنتە کۆمەڵێک یان زیاد لە یەک ئۆبجێکت ئەتوانرێت دروست بکرێت. باشە؟ هەر یەک لەو ئۆبجێکتانە ئینستانسێکە لەو بلوپرنتە. ئینستانس یعنی نمونە بە کوردی. باشە؟ تەبان ئینستانس و ئێگزامپڵ ومانە هەمووی هاواتان لە کوردی شاوەمان هەیە، بۆ مناڵی نمونە یان میناک. میناک لێرە بەکار نایێنرێ، بەڵام کوردیشە و لە باکووریش بەکارێنرێ. بەهەرحاڵ هەر بۆ معلوماتی خۆتانەوە each object is an instance، یعنی نمونەیەکە لەو بلوپرنتە. باشە؟ نمونەیەکی وەرگیراوە، با بڵین وەرگیراوە، هەر بڵێ وەرگیراوەکە لەو بلوپرنتە نمونەیەکە. An object instance is a specific object with its own set of data and behavior. هەر هەمان قسەیە. ئەڵێ object نمونەی ئۆبجێکتێکی دیاری کراوە لەگەڵ چی؟ لەگەڵ داتا و بیهیڤێری خۆیە، یعنی هی خۆیەتی. بۆ نمونە تۆ ئۆبجێکتێ وەرەگری، ئەو ئۆبجێکتە کە وەری ئەگری ئەو وەرگیراوە، شتەکانی ناو ئەو وەرگیراوە ئیتر میثۆدە یان ڤاریەبڵە پەیوەندی نییە بە ئینستانسێکی ترەوە، یعنی سەربەخۆیە، پەیوەندی بە شتێکی ترەوە نییە. with its own set of data and behavior. ئەم وردەکاریە بۆیە باسەکەم بۆتان بۆی لی تێبگەن کە لی تێگەشتن ئاسان ئەبێت لەلاتان، کە ئاسان و لەلاتان ئەزان لەرخی بکەن و خۆشە بێت. data represents characteristics of a، ئەمە هەر هەمان مۆزوعە. data یعنی بە کورتەکەی صفاتی، characteristics یعنی صفاتی کۆمەڵێک ئۆبجێکتە. باشە؟ ئەڵێ for example، ئەمە تەشبیهێکا بەوە، ئەڵێ چی؟ ئەڵێ class of object represent people, then they could have different names, ages and phone numbers etc. يعني هتت
ئەڵێ کلاس چییە؟ کلاس people يعني وەکوا بێ کلاسێکمان هەیە people چییە؟ یعنی یەکێک بوون نەواڵین کەس بە کوردی مرۆڤ یان کەسێک چی هەیە؟ نەیمی هەیە، ئەیجی هەیە، فۆن نەمبەری هەیە هەتا دواتر. ئەمە نمونەیەکی بەرچاوڕوونکەرە. These data يعني name و age ومانە are known as attributes. هەر لە داتابیسا بۆ نمونە ئەمانوت کۆلۆممان هەیە و ئەتریبیوتمان هەیە ومانە لێرە ژوایە. ها لێرە سێگە ئەمە داتایە، ئەمە ئەتریبیوتە یعنی هاواتان مرادفن. باشە؟ Attributes are frequently referred to as properties. هەر هەمان مۆزوعە. یعنی پێوترێ داتا، پێوترێ ئەتریبیوت، پێوترێ properties لە ئەسڵە. بەس وردە کە تۆ چیتە ناو پرۆگرامینگەوە ئەو شانە ئەگۆڕێن، یعنی بۆ منە ناڵی ئەتریبیوت، ئەڵی بۆ نمونە ناڵی property، ئەڵی بۆ منە داتا یان ئەڵی field. باشە؟ A class of objects can define specific characteristics that are shared by all instances of that class. ئەمەش هەر هەمان قسەیە، یعنی بۆ مناگەر کەسێکمان هەبێ و ئەیجی هەبێت، ئەو ئەیجە پەیوەندی هەیە بە هەموو ناو ئەو کلاسەوە. باشە؟ یعنی شێر ئەکرێ، shared by all instances of that class. یەک شتم لەبیر چۆ لێرە OOP بە کورتەکەی بەمانای چیە؟ کورتراوی چیە؟ Object Oriented Programming Language. Oriented بەمانای چیە؟ بەمانای پشتبەستنیەت کە ئەڵێ Programming کاڵی OOP یعنی Programming Languageێکە کە بەندە لەسەر Object. باشە؟ Objectiش مرادفێکی چییە؟ مرادفێکی تری هەیە، پێوترێت چی؟ پێوترێت Entity. هەها لەی نیشە هەمان بوو لە داتابیس. Entity بەمانای شتیەت، کائینێکیەت لەم کەونەیە، یعنی شتێکە وەصف ئەکرێ، شتێکە بۆ منێسە خوای گەورە وەصف ناکرێ. وەصفەکەم بەسم لە چییە؟ بۆ من ناتوانانی بڵێ وەڵا ئەمە سوچێکی هەیەەوە، ها بۆ منە من دەستم هەیە، بۆ منە پەنجەیەکم ئاوایە تێگەی. ینی Entity یعنی شتێکە ها وەصف ئەکرێ، ئەبینرێت، دەستی لێ ئەدرێ بۆ نمونە وەکو هەر لە مینەی ئێرەیاڵێ ئەڵێ tangible. باشە؟ ئەنجا ئەمانەی ئێرە ئەمە تەبان پایسنەمە هیچ نییە، بەس ئەم سلایدەمان ماوە لەم لێکچەرەیە. ئەمەش هەر هەمان قسەکانەڵێ behavior are actions بریتە لەو کردەوانە کە چی؟ کە ڕوو دەدات لەسەر ئۆبجێکتێک. ئەکار یعنی ڕوودان. The behaviors that can be performed on a specific class of objects are called as methods. Method لە پایسنە بەمانەی فانکشنیە. پار فانکشنمان خوێند هەر هەمان مۆزوعە. Method و function are like functions, but they have access to all the data associated with that data. Like functions, method can also accept parameter. Method بە هەمان شێوە عینەن function چیەکە؟ پارامتەری هەیە. پارامتەر یعنی چی؟ یعنی ئەمە بۆ نمونە ئەڵێ start پارامتەر ئەمەیە، ئەمە int بۆ منە I. ئەمە میثۆدێکە، ئەمە پارامتەر ئەمە ئێرە. باشە؟ ئەڵێ پارامتەر وەرەگرێ چی تریش؟ return value ویشی هەیە، یعنی بۆ نمونە ئاوە return ئیتر فلانەوەی کە دوایی لە لەکچەرانی ترایی خوێنین. میثۆد چییە؟ طبعا ئەتوانن واش بڵێن میثۆد is a collection of statement. باشە؟ state سێگە statements. ئەو ئێستاشی پێ ئۆکەی. ئەو ئێستا لە ئینگلیزیە بەمانای چییە لەگەڵەکانەیە؟ یعنی ئەتوانین بڵێیت collection of statement، یعنی لە یەک statement پێکاتبێ، لە یەک ڕستە پێکاتبێ، یان لە کۆمەڵێک ڕستە پێکاتبێ. باشە؟ is a collection of statements that can do something. باشە؟ کە شتێک ئەنجامەدات. میثۆد چی لێکرێ؟ of an object can be executed, called, invoked. ئەم سیانە مرادفن بە کورتیەکەی هاواتان، یعنی هەمان قسەن، بۆیە بێ لەبەرێ بێ، یعنی execute call لەگەڵ invoke هەرسێکی. ئەمە لێکچەری یەکەم تەواو، ئەمامی پایسنە. ئینشاءالله بۆ لێکچەرەکانی داهاتووش هەمان شتەکەین و هەر پرسیارێکی شتان هەیە لە گروپەکەی بیکەن.